بە حکمی ئیشەکەی خۆمان لێرە لە دادگای ڕۆژانە دەبینین حاڵەتی تۆمارکردنی ژنی دووەم لە دادگاکەمان. بەڕاستی ئەوانەی کە دێن دەیبینن هەم لە ژنی دووەم هەم لە ژنی یەکەم، یعنی هەز دەکەم ئەوە هیچ لایەنی دەرونی ژنی یەکەم پێی خۆش نییە. یعنی برێ نەرێ ئێمە ئافرەتین، یعنی دیاردەیەکی وایە کە هەم لە بۆ کۆمەڵگەی خۆشمان لە ئێستادا، یعنی باری دارایی لە ڕووی داراییەوە ناتوانین، یعنی پیاوەکان بەڕاستی ئەوانەی کە خێزانەکانیان ئیشی تکەیان نیە و ژنی ماڵەوەن ناتوانن، یعنی بارقورساییەکی زۆر زۆر هەیە لەسەر ژیانیان، ناتوانن بە شێوەیەکی وا یعنی ژنی یەکەم و خێزانی یەکەم برین لە ڕووی داراییەوە پەروەردە بکەن و لە ڕووی داراییەوە پێیان بگەێنن، جا چ جای ئەوەی بگا بە ژنی دووەم. ئەوە لە لایەنی داراییەکەوە. لەلایەنی ئەوەی کە برین سۆز و عەتف و ئەوە پێم وانییە، یعنی هیچ کەسێک بتوانێت کە ئەگەر بتوانێت نازانم، بەڵام بەڕێی خۆم هیچ کەسێک یعنی هیچ پیاوێک لە کۆمەڵگای ئێمە ناتوانێت یعنی ئەو دادپەروەری و یەکسانیە لە بینی دوو ژندا ڕابگرێت. ئەوە دەزانم کە جاری وا هەیە لەبەر ئەوەی لایەنی دارایی و دەرونیەکەش بگرێت تێک دەچی بەهۆی داراییەوە، لایەنی دەرونیەکەشی تێک دەچی لەوەیە تونند و تیژی تێبکەوێتن، هەم لە بۆ ژنی یەکەم هەم لە بۆ ژنی دووەم. بۆیە هیچ کاتێک لەگە ئەوە دانیم یعنی پیا و ژنی دووەم بێن. وەڵاهی لە ڕووی یاساییەوە مەرجەکانی مەرج نییە، مەرجدانەندرایە لە بۆ ئەوی کە ژنی دووەم بێتن، بەڵام لە خۆت دەزانی لە جاران لە ئاینی ئیسلامدا ژنی دووەم بۆ ئەوە دەهات کە بۆ کار ئاسانیکردن بوو، ئیش و کارەکان زۆر بوو لە ڕووی ئیسلامەوە، یعنی بارقورساییەکی زۆر هەبوو لەسەر شانی پیاوەکان. پیاو دەویست هەر هیچ نەبێتن ژنەکە یارمەتی بداتن، لۆیە ژنی دووەم و سێم و چارەمیش ڕێگە پێدراو بوو. بەڵام ئێستا پێم وایە دەبێتە بارقورسی لە بۆ سەر پیاوەکە. پێم وایە هەمووی هاوتەمەنی خۆی ئینسان ئەگەر بیاوێتن هاوتەمەنی خۆی گونجاوی خۆی لەگەر یەکتری دەدۆزێتەوە، بەس ئەوەش مطلق نییە کە هەر ژنی دووەم هەر نینن پیاو. ئەمن لە سەرەتاوەش باسم کرد ئەگەر بتوانی باری داراییەکەی باش بیتن و بتوانیتن هەم لە ڕووی سۆز و عەتف و هەم لە ڕووی خۆشەویستی پێدان و یەکسانی و دادپەروەری بتوانێتن بە یەکسانیان ڕابگرێتن ئاساییە. بەڵام بۆیە گۆتم کە ناکرێتن و نابێت، پێم وایە کە ئەو شتە نابێت. وڵی ڕۆژانە دەبینین لە دادگاکەمان چەندان دێن جیابوونەوە دەکەن و یاخۆت ئەوە داوا دەنووسن لەسەر یەکتری و ئەو لەسەر ژنی یەکەم ژنی دووەم لەسەر ژنیەکە دەبتە شەڕ و مشکی لەو ئاژا و کێشە جا هەیە زۆر. ئەکان پێم وایە هەمووی باری داراییە. ئەگەر باری داراییەکە باش بیتن و یەکسانیەکە هەبیتن، وەکو گوتمە من هەر لە بۆ ئەو دوو خاڵی دەگەڕێنمەوە، ئەگەر یەکسانیەکەی پیاوەکە هەبی لە بینی هەردووچیان و خۆشەویستی و سۆز و عەتف و لە ڕووی داراییشەوە باش بیتن، پێم وایە کێشە دروست نابێت. لەلایەنی سۆزداریەوە یان لەلایەنی ئەوەی کە برێن ئەوەڵی ژنی یەکەمی دەوێت و ژنی دووەمی ناوێ و یان ژنی دووەمی دەوێت ژنی یەکەمی ئێهمال کردیە، لە بۆ ئەوەش دەگەڕێت. بەس یەک ئامۆژگاریم هەیە، یعنی ئینسان کە هەم لە پیا و هەم ژن کە سۆز و عەتف و خۆشەویستی لە بینی ژن و پیا و هەبوو لە مار، یعنی وانەکەن شتێکی وا بکەن با باری داراییشی باشی، بەڵام وانەکەن یعنی لە چونکە زۆر جار لە ناو کوردەواری خۆشمان وایە دەڵێن پیاو ئەگەر هەیبیتن یان ژن دەینی یان قەتڵک دەکاتن، بەڵام من پێم وایە ئەگەر پیا و ژنی هەبیتن با زیاتر لە ژنەکەی خۆی سەرفکە لە مار و منداری، لە سەفەر و گەڕان و خۆشی و شادی، نەگۆی بچیتن ماری خۆی یعنی بچین تێک بداتن و ئاژاوە بەدەستی خۆی بکەوتە ماری و لە بۆ ئەوی کچیە پارەی هەیە. من ناوم نەزیرە حارز عەبدوڵڵا، خەڵکی شاری سلێمانیم. پیشەکەم ئەندازیارم، ئەندازیاری شارستانی و لە بواری ژینگە ئیشەکەم حەزم لە بواری ژینگە و هەروەها بواری ژنان لەگەڵ ئینستیتوتی نارین، چونکە ئەوان پرۆگرامیکی تایبەتیان هەیە بە ژن بۆ چاوپێکەوتن لەگەڵ ئەو ژنانەی کە پشتگوێ خراون. لەبارەی فرەژنیەوە ویستت قسە بکەی. فرەژنی بەپێی یاسا قەدەغەیە، بەپێی یاسای شارستانی. یاسا جیایە و شەرع جیایە. ئێستا گوایە لە بەغا قانونی جعفەری هەیە، یاسای جعفەری هەیە
ڕێگە بە کچی 9 ساڵە ڕێگە بە ژنی دووهەم و سێهەمەیە، بەڵام ژنیهێنانی دووهەم بە هیچ شێوەیەک نەگونجاوە، گونجاو نییە. ئێمە کاتی خۆی ئیشمان کرد لەسەر ئەوەی کە یاسای فرەژنیداررا دوو ئۆپشن دوو هەڵبژاردە بوو. یەکێکیان فرەژنی هەر نەبێ، یەکێکیان فرەژنی ئەگەر هەبێ بە پێی مەرج. بەرجەکان هەندێشتی داناوە بۆ پیاوەکە، ژنەکە توانایی نەبێت، توانای مناڵبوونی نەبێت، نەخۆش بێ، ژنەکە ڕەزامەند بێ، بەڵام ئێمە ئیسمان بە پێی مەرجیش هەر نەبێت، چونکە پیاوێک نەخۆش بێ ژنەکە ناچێ وازرێ بێت شوکاوی پیاوی کاچێ پیاوێکی کە بێنێتە سەر ماڵەکە بەڵێ تۆ نەخۆشی یا تۆ مناڵن نییە، ئەو مافەی کە پیاویەتی بەخۆی خۆی یاوێتی بەخۆی و هەندێ لانی ئایدۆلۆجی و دینیش پشتگیریەکە ئەمە ناگونجێت، بە پێی یاسای مەدەنی و شارستانی ناگونجێ. ژن چۆن پیاو چۆن مافی هەیە، ژنیش مافی هەیە، بەڵام بەداخەوە ئێستا یاساکە هەندێ مرونەتی پیشان ناوە، نازانم پیشان یاوە ئەمان جێبەجێ ناکەن، ئەچن لە دەرەوەی هەرێم ژنی دووهەم ماراکەن لەو شوێنانی کە یاساکە تیا جێبەجێ نابێت. ئەم کارانینیانە لە ئاستی نزمی ڕۆشنبیریانە کەچنە بەردەمی پیاوەکان بە پێکەینە ژنی دۆمی هێناوە ئەیکەی هێنی بە تەمانی بێنی، ئەمە بۆ خوان دابەزینەکە بۆ کەسایەتی خۆیان بێجگەلەوەی یاری بە بە شعری پیاوەکەکەن، پیاوەکەش چیە خواخواتی دوێنێ و سۆبە دەکات جوابێتەوە بەرێوەڵایەن. ئەمە کەناڵەکان پرۆفشناڵی ناپرۆفشناڵی کەناڵەکان دەرەخا لەگەڵ ناپرۆفشناڵی پێشکەشکارەکان دەرەخە کە و پرسیارەکە، چونکە یاسایەکەیە ئێمە هەمومان پابەندین بە یاساوە، دیارە نازانین یاسا هەیە، دیارە شارەزاییان نیە لەوەی ئاخۆی بەندەکانی یاساکە چۆن چۆنیە، دیارە لە ڕووی مرۆڤایەتیەوە شارەزاییان نیە بۆ ئیلا چۆنە بێ خەڵک تەیدیەوە بکە پیاوێک خۆ توزانم ئاژەڵ نییە دانیشێ سێ چوار ژن بە دیار خۆیەوە دابنێ. ینی بۆچی پیاوێک هاوبەش بێ لە بەری چەند ژنێکە لەبەر چی؟ ینی دوایە مناڵەکانیان لە کۆتاییە بۆچی ئەو کێشە بۆ مناڵ دروست دەکەن؟ هەموو لایەنەکانی سرویە، من لانی ئیجابیکان نبینم خۆم، ینی هەرواشە ینی کامل لایەنێکی ئیجابی یەکێک باسی چیە لایەنە ئیجابی تێگەچێ، خێزانێک تێگەچێ، کۆمەڵێ مناڵ سەرگەردانە بن، بەڵام یەکیشەیە خەڵک کە ژن شوکا بەسەر ژنی دووهەم یا شوکا بە پیاوێکە ژنی هەیە، خەڵکەکە مووی لۆمەی ژنەکاکە، منیش لۆمەی ژنەکاکەم نابێ بیکا، بەڵام لە عینی کاکە تۆش لێک بەرەوە ژنەکە شووی نەکردووە حەزەکە تاقیکردنی ژیانی ژن مێرداجی بکە. بۆ نمونە کچێکە دەبارێکی دارایی خراپیە لەگەڵ خەڵکاژی ماڵی خۆی نییە، ئەمە هەمووی لەوانە پاڵنەر بێ کە نابێ پاڵنەر بێ ئەو لانە مرۆڤایەتیەکە لێک باتەوە، بەڵام لەو لاوە پیاوێک هەیە، ژنی هەیە، مناڵی هەیە، ماڵی هەیە، ئەچێ پارەی کە سەرپەکە ماڵێکی کە دانێ، ژنەکە لەم لاوە نە پارە خەرجەکە نە هیچ ئەرکێگە کێشێ و ئەچێتە سەر ماڵێک بە خۆی دابینەکە کە نابێ بیکان. من لەگەڵەوانیم، بەڵام ئەگەر ینی لۆمەی لایەنی کامکەی ئەبێ بە هەموو بارەکە زیاتر لۆمەی پیاوەکە بکەیت، چونکە پێویستی پێی نییە، ژنی هەیە، مناڵی هەیە، ماڵی هەیە، هەموو شتێکی هەیە، پێویستی بۆ نیە ماڵ لە خۆی تێگا و دژمناتی لەبینی دوو خێزانە و دوو کەسا و کۆمەڵێ مناڵی ئەم و کۆمەڵێ مناڵی ئەوە دروستکە، بەڵام لەگەڵەوەشا ینی هەندێک جار ژنەکە و مافایە بەخۆی کە نابێ بیا بەخۆی، بەڕێ من نابێ بیا بەخۆی، بەڵام پیاوەکە بە هیچ جۆرێ ئەو مافەی نییە، بە هیچ جۆرێک.